گۆڕانگۆ چ شتێک بۆتە هۆکاریوێکی ئینسانەکان بەربنەوە لە مێژوورە تا ئێستا؟ لە دەستدانی خۆشەویستەکەیان یا ئیش و کارەکەیان، یا لە دەستدانی کەس و کارەکەیان، یا لە دەستدانی پوڵ و پارەکەیان؟ ئەوانە هەموو بەشێک لە ژیانی ئینسانە. ئینسان ناتوانێت، مرۆڤ ناتوانێت لێی هەڵێ. بەڵام بۆچی بەشەر هۆکاری ئەسڵیکەی چییە؟ ئەوەیە ئەو کاتێک ئەو شتانەی بەسەردێ لە خەم خواردن دەترسێ. ئەگەر لە یەکێکە هەمیشە مەست و خمارە دەپرسی بۆ هات لێ هات، بە کەسێک کە خەمۆکەیە دەڵی بۆ لێ هات، بە کەسێک کە پەیوەندێکی هەڵەی کردووە دەڵی بۆ لێ هات، دەڵە مشکلێکم بۆ هاتە گۆڕێ. ئەوەندە ناڕەحەت بووم لە تاوێکی دیچیدی خەم نەخۆم، خۆم بۆ شتەدا داوە، بەوەی دڵم حەساندوتەوە، بەوەی فکرم ڕاحەت کردو، بەوەی خۆم ئارام کردوتەوە، بۆ خۆت ئارام دەکەیەوە. بۆ کاتێک کە مشکلت بۆ دێتە گۆڕێ، شتێکی لە دەست دەدەی، هەست ناکەی دەبێ خەم بخۆی. ئەدی خەم خواردنی خوددا بۆ کەنجێدا ناوە. ئەگەر ئەو کاتێک کە مەشتە خۆشەکانمان لە دەست دەدەین خەم نەخۆین، ئەدی بۆ کەنجە خەم خواردن خوددا سازی کردەوە. بۆ لە خەم خواردن دەترسێن. ئەو لە ترسی خەم خواردنەیە کەمە خۆ بە هەموو شتێکدا دەدەین و دەبێتە هۆی وەیکە هەزاران هەڵەی دیکە بکەین، شتێکە بەهۆی واری تەبیعی بەسەرمان دێ. بەڵام ئەمە لە ترسی بێ کە خەمی بۆ نەخۆین، خۆ بە سەد شتی خراپدا دەدەین، خۆ بە سەد شتی هەڵەدا دەدەین. ئەوە لە منی دەروناز بزانەکە ئەگەر لەو ڕۆڕاتوانیت لە خەم خواردن نەترسای، ئەو کاتی مشکلت بۆ دێتە گۆڕێ، دانیشی بە خۆت بڵێ کە من مەودایەک دەبێ خەم بخۆم، خەمۆکە بم، ناڕەحەت بم، خەوم نەبێ، دڵخۆشیم نەبێ، بەڵام قەویتر هەڵدەستمەوە. ئەو کاتە ئەتۆ تەبدیل دەبی بە ئینسانێکی بەرزفەر، ئینسانێکی موفەق. چونکە تەواوی ئینسانە دۆڕاوەکان ئەگەر پرسیاریان لێ دەکەی، دەڵە زەمانێک لە ترسی بێکە خەم نەخۆم، هەڵەیەکم کردو کە دەبێ بێ بڕانەوە هەتا مردن خەم بخۆم.